بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەت هێرێمی کوردستان کەرتێکی دیکەی خزمەتگوزاری ڕادستی کۆمپانیەکان دەکات. لە ئێستادا زۆرینەی کەرتەکان لەلایەن کۆمپانیەکانی پارتیوێکێتی قۆڕخکراون و بەڕێوە دەبرێت. لەو چوارچێوەیەشدا کەرتی کارەبا بدرێت بە کۆمپانیەکان. بەپێی ڕاگەنداوی وەزارەتی کارەبا لە سەرەتایی مانگی داهاتووە پێدانی کارەبا بە کەرتی تایبەت دەچێتە بواری جێبەجێکردنەوە و بە وتەی خۆیان ئامانجلەی زیادکردنی بەرهەم و کەمکردنەوەی بەفیڕۆدانی کارەبایە. لە بەردامی ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی حکوومەت هێرێم زۆربینەی کەرتەکانی ڕادستی کۆمپانیەکان کردووە، زیانەکانی ڕادستکردنی کەرتە خزمەتگوزاریەکان بە کۆمپانیەکان چین. لەگەڵمان حکوومەتی هەرێم کەرتێکی دیکەی خزمەتگوزاری ڕادستی کۆمپانیەکان دەکات. لە ئێستادا کۆمپانیا حیزبەکانی پارتیوێچەتی قۆرخی سەرجەم کەرتەکانیان لە هەرێمی کوردستاندا کردووە. لەو چوارچێوەیەشدا لە ئایندەیەکی نزیکدا کەرتی کارەبا وەردەگرن. بەپێی ڕاگەندراوی وەزارەتی کارەبای هەرێم بۆ کۆتایی هێنانی پرۆسەی بەتایبەتکردنی کەرتی کارەبا، کەمال مەحەممەد ساڵح وەزیری کارەبا لەگەڵ بریکار و بەڕێوەبەرانی گشتی دابەشکردن و پارێزگاکان کۆبووە و باسییان لە دوا قۆناغی ئامادەکردنی گرێبەستەکان بۆ بەتایبەتکردنی کەرتی دابەشکردنی کارەبا کرد. وەزارەتی کارەبا ئاماژە بەوەش دەکات بە تایبەتیکردنی کەرتی دابەشکردنی کارەبا لە قۆناغی کۆتاییدایە و لە سەرەتاکانی مانگی ئەیلول بۆ پێدانی با کەرتی تایبەت ئامادە دەکرێت. ئەمەش دەبێتە هۆی باشترکردنی دۆخی پێدانی کارەبا و کەمکردنەوەی سەرپێچی و بەفیڕۆدانی کارەبا. پێدانی کەرتی کارەبا بە کۆمپانیەکان لە کاتێکدایە پێشتریش کۆکردنەوەی زبڵ و خاشاک و بەستنی پێوەری ئاوی ماڵان و کەرتی گواستنەوە و تەلەفۆنات و کەرتی نەوت و غاز و هێنانی دەرمان و جگەرە لەلایەن کۆمپانیا حیزبیەکانەوە قۆرخ کراون. لە پێدانی خزمەتگوزاری گشتی با کەرتی تایبەت کۆمپانیەکان قازانجێکی زۆر دەکەن. بۆ نمونە لە بەڕێوەبردنی خاڵە سنووریەکان لە سەدا 80 داهات بۆ کۆمپانیا و لە سەدا 20 بۆ حکوومەتە. بە بڕوای بەشێک لە شارەزایان لە هەرێمی کوردستان شتێک بە ناوی کەرتی تایبەتی ڕاستەقینە نییە و ئەوەی هەیە کۆمەڵێک کۆمپانیا حزبی لە ژێرناوی کەرتی تایبەت دەستیان بەسەر ئابووری هەرێم داگرتووە و ڕۆژ دوای ڕۆژیش هاوڵاتیان هەژارتر دەکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میواندارێک لە بەڕێزان دکتۆر کاروان حەمە ساڵح پسپۆڕی کارگێڕی و ئابووری، هەروەها عوسمان زیندانی ئەندامی سەرکردایەتی حیزبی شووعی کوردستانمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێت. کاک دکتۆرەکەت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە سەرەتا باز دەکەین کەرتی تایبەت چی ئایا لە هەرێمی کوردستان شتێکەیە بە ناوی کەرتی تایبەت؟ سپاس بۆ جنابێکی حەکیم بەخێراتیمیان بەڕێزەکە ساو ڕزمان هەیە بۆ بیسەران و بینەرانی کەناڵی عەزیزی پێیان. سپاس. لە ڕاستیە کەرتی تایبەت ئێستا لە وڵاتان بە جۆرێک پێشکەوتووە، بووەتە هۆکارێک بۆ ئەوەی حکوومەت و کەرتی گشتی بتوانێت کارەکانی بە باشتر بەڕێوەبەرێ و زائیدەن بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئیقتصادی ئەو وڵاتە ژێرخانی ئابووری ئەو وڵاتە بەرەو پێش بەرێ. بەڵام شەرنی هەموو جارێک کەرتی تایبەت لە هەموو وڵاتەکە بەم جۆرە بێت، چونکە گەرات و خاڵێکی بەهێز نەتوانی باش بەگەڕی بخەی ئەبێتە خاڵی لاوازیان زۆر جار ئەبێتە هەڕەشە لەسەرت. ئێمە بەداخەوە کەرتی تایبەتمان لە هەرێمی کوردستان بە جۆرێک نیشتیمانی نێنێت، ئەتوانین بڵێن بە جۆرێک سربەخۆ نییە کە دوور بێ لە قۆڕەخکاری یان دوور بێت لە واستەکاری و دەستی حیزب و شەخص. ئەمە وای کردووە گومانێک دروست بوو لە لای هاوڵاتیان نەمتمانی بە کەرتی تایبەتە، نەمتمانی بە حکوومەتە و نەمتمانی بە هەماهەنگی بینی نێوان کەرتی تایبەت و کەرتی حکوومەت. ئێمە ناشاین لەوانەیە هەنێ نمونەی جوان هەبێت بەسەراحەتەن بۆی ئێمە هەر بێئومێدی بڵاو نەکەینەوە، چونکە ئێمە ئێستا بەدەل لە ئایدۆلۆژیا قسەکەین، بەدەل لە نەفەسێکی حیزبی قسەکەین. هەنێشتی جوان ڕوویاوە، بەڵام ئەم شتانە ئەوەندەکە من و نەشتوانراوە بکرێتە بناغەیەک بۆ ئەوەی کە ئەمە پەرە پێ بدرێ. یعنی تۆ دیقەت بە تەنها لە منتیقی ئاسیای ناوەڕاست و هەموو ئەوانە کە ئەناڵێن بە چی ئەناڵن بە هۆکاری ئەوەی کە کەرتی تایبەت باش بەگەڕ نەخراوە و بۆ مەسلحەتی شخصی و بۆ مەسلحەتی چەند گروپی بەگەڕخراوە، وای لێ هاتووە دەوترێت نزیکی 40 ملیۆن هاوڵاتی تەنها لە منتیقەی ئاسیا
بەهۆی کەرتی تایبەتەوە ژیانیان تەدمیر بووە بۆ لەبەری باش بەگەر نەخراوە ئێستا بەردەوام توێژینەوە ئەکرێت لەسەرەوەی کە هەندێک وڵات توانیان وەکو سنگافورە وەکو زۆرێک لە وڵاتەکانی ترۆک و مالیزیا توانیوانە ئەمە باش بکەن ئەم ڕێچکەیە بەرەو باشی بەرن بۆی هاوڵاتیان قازانجکە کاک حەکیم خۆی کەرتی تایبەت و کەرتی گشتی گرنگەکەی لە چیایە گرنگەکەی ئەوەیە کە ئایا مەهامەکە چییە مەهامەکەی کۆمەڵە خەڵک دەوڵەمەند بێ یان ئەوەیە داهاتێکی زۆرتر بە حکومت گەڕێتەوە کە هێشتا ئەوە باشە بەڵام ئامانجە ڕئیسیەکە خزمەتکردنی هاوڵاتیانە ئایا بە پشتبەستن بە کەرتی تایبەت بە تایبەتی ئەو شەریکاتانە گەورانن تا چەند توانراوە خزمەتگوزاری باش بگا بە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە ئەگەر بتوانێت بە شێوەیەکی گشتی باز لە کەرتی تایبەتکەین کەرتی تایبەت کۆمپانیایەکە دەستگایەکە ئەتوانین زۆرجار ئەبێ بە کۆئۆپەرێشنێک یعنی گەورەتر لە دەستگایەک نزیکە بێتەوە لە قەبارەی حکوومەتێکیش کە ئەمانە بە پشتبەشتن بە سەرچاوی مرۆیی دارایی توانای ئیداری خۆیان ئەتوانن کۆمەڵە خزمەتگوزاری پێشکەر بە هاوڵاتیان بکەن بەرامبەر بە پێدانێکی مادی باشە لە زۆرێک لە وڵاتانە ئەمانە پارتنەرشیپ دروست بووە لەگەڵ حکوومەتە شەراکەت دروستە بێت لەگەڵ حکوومەتە بۆ هەنێ پرۆژەی تایبەت بەس نەک بەداخەوە لە هەرێمی کوردستانە کە دوایی ئێمە سەر ئەوە ئێمە خەلەلمان لەو شەراکەتە چییە بۆچی هەمیشە لەو هەموو شەراکەتی بینی شەری کەرتی تایبەت و کەرتی گشتی هەمیشتە حکوومەت زەرری کردووە و هاوڵاتانیش زەرری کردووە کۆمەڵە خەڵکیش هەڵتۆقیون باشە من نێگنوت بۆ باسەکەم بەنزیخانەی عقاری لە سلێمانی با ئەمە بچینە سەر نقطە باشە درا بە کێ ئەیکرا بەچی پارێکی زۆر ڕەمزی فەرمی ئێستا سنتەرێک نەزە سیتیستارە سیسەرچی لێکراوەتەوە بۆ ساختکردنەوەی کاڵای بیانی بە بێ پارە ئەمە کەواتە تۆ لێرە هاوڵاتی قازانجی چی کرد باشە حکوومەت قازانجی چی کرد کەسێکمان دەوڵەمەند کرد باشە کەواتە ئامانجەکە مهمە ئێمە کەرتی تایبەت فراهەمی مادەی بۆ ئۆکەین لە بانکەوە پارەی بە قەرزەدرێتەوە کە زۆر جار 20 ساڵە قەرزەکە شنیاوەتەوە بە حکوومەت بە بێ سوش و ناشیاتەوە پارەی کارەباکە نایە بەڵام ئێمە ئەچین دەسە بین بۆ کۆمەڵە دوکان و خەڵکێکە لە ئینجا پێوتە ڤێندەر کەسێک کە دوکانێکی دانە بۆی عیشی خۆی ژیانی خۆی لەسەر بنیاد بنێ بۆی بژی مناڵەکانی نەمرێ لە برسا ئین بۆ ئاو و کارەبا و خزمەتگوزاری و لەو حەوی ئەلانات و باج و ڕوسومات و دار و بەتاڵەکەنە سەر ئەمە خەڵکێکیش هەیە پارەی کارەبا قازارە پارەی باج قەرزارە بە ملیارە هادینار ئەمە ڕێک لە بەرنامەکەی جەنابتە باسم کرد ئەمە کلاسیکی ترین شێوازی بەڕێوەبردن و مۆنیتەر یعنی بڵێن چاودێریکردنی کەرتی تایبەتە لە عالەمە ساڵی پەنجاکان ئەمە هەبوو گرنگی بە کەرتی کۆمپانیای زۆر گەورە ئەدرا بەڵام ئێمە بەردەوامە گەورەتریانەکەین ئەوانەی خوارشمان بێ ئومێد کردووە گەنجێک ئێستا نابێت لە دوکانەدانە زانین بۆچی ئەڵێ کاکە یعنی خەرجیم ئەوە لەسەر زیاد کراوە بەشی ئەوە ناکەکرێت دوکانەکە بوو لە کاتێکە ئەبێت تۆ هاوکاری ئەوانە بکەیت بۆی پێشکەون و دەفعی گەنجکەی بۆی کۆز نەکا لە دەریای ئیجە بخینکێت بێ شوێنکارێ بخۆی دابمەزرێ و ئەمەلی هەبێت کە داهاتوێکی ڕوونە و بەرەو پێشەچی حکومەت دەستێکرێت ئەمە کەرتی تایبەت بەڵام ئایا ڕۆڵی حکومەت چییە لە مۆزایە یعنی جەنابەت لە راپۆرتەکە تا باس ئەوەت کرد کەرتی کارەبا ئەدرێ بە کەرتی حکومەت طبعا وزە لە جیهانە ئینسانێک بۆی لەسەر گۆی زەوی بژی ئێستا بە پێی معایر یونیسێف و بانقی نێودەوڵەتی جیهانی تقریبا 4 شتن چوارەمیان لەو ئاخری ئازیاکرا تقریبا 20 ساڵەکە ئاوێکی پاک باشە وزە ئیتر نەوتە بنزینە کارەبا ئەمانە وزن باشە وزە ئەیا بەژیان زائیدەن ڕێگاوبانێکی باش لەگەڵ ژنگەیەکی پاک ئێمە لێرە چیمان لێرە چی بکەین بۆ ڕێگاوبان هەنێشت کراوە بەڵام ئامارەکان پێمان نەڵەن حتا کامێرە زیادی کردووە ڕاستە من بەراوردێکم کرد بە 2017 بە 18 بە 19 ڕاستە ڕێژەی مردن کەمی کردو بەس ڕێژەکە بە بەراورد بە هەندێک وڵات زۆرە کە ئەمە گرت بەڵام لە پاڵ زیاد بوون لەبار کەمبوونەوەی ڕێژەی مردن داهاتی مرور زیای کردووە داهاتی کارەبا زیای کردووە داهاتی حاڵ سنوورەکان زیای کردووە توانراوە ئەمە چۆن ئیسیسمار کرد بۆیە کاتێک کە ئێستا ئێنە سەروزە کارەبایە واز لە نەوت بێنە واز لە بنزین بێنە کە نرخەکەی زیای کردووە ئەدرێ بە کەرتی تایبەت ئامانجەکە چییە قسەکە لەسەر ئەمەیە ئەزانی یەکەم نقطەی سوودێکی زۆر گرنگ بێ بەوەی کە حکومەت و کەرتی گشتی و کەرتی تایبەت شەراکەت تێ بکەن بۆی پرۆژەیە بکەن وەکو کارەبا یەکەم خاڵ شەفافیەتە
بيعني وڵاتان سنەتەکەی وایە ئەگە ئەم دوانە شەراکەت شەفافەت زیابێ چکە کەرتی تایبەتەکە ئەتوانێت ئەرقام با بە خەڵک وە مەسئولە لێ بەڵام ئێستا ئێمە نازانین لەم پرۆسی پێدانی کارەبا بە کەرتی گشتی ئامانجەکە چییە؟ ئەو سەری تونێلەکە چییە؟ کارەبا زیاد بکرێ یان ئەوەیە من گومانێکم لێ حکومەت پارەی بۆ کۆ نابێتەوە پارەکان بۆی باشتر کۆ بکاتەوە بەڵام بە هەمان سەعاتی کارەبا ئەی تۆ چۆن ئەمە کەرتی تایبەت پێشەخەی چۆن پیشەسازی پێشەخەی چۆن هاانی خەڵک بۆی ئەوەیەکە ئێنە سەر نمونەکەی دەگرم وڵات دواتر کاکتۆر کاوسمە جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەبارەوەی کە لە هەرێم زۆرینەی کارتەکان دراون بە کۆمپانیەکان ئێستا باسی کارە باش دەکرێت پێ دوێ حکوومەت و هاوڵاتیشی قازانزێک دەکات لە پێدانی ئەو کەرتانە سپاس بۆ سازدانیان بەرنامەیە چونکە چارە نووسازە پەیوەستە بە ژیان و گوزەرانی ڕۆژانی خەڵکەوانەیە بە بڕوای ئێمە ئەم تەحویلکردنەوە ئەم گواستنەوەی کەرتە خزمەت گوزاریەکان بە تایبەتی و هەموو کەرتە ئابوووریەکان و بازرگانەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی خزمەت گوزاریەکان لە حکومیەوانەیە بۆ کەرتی تایبەت زیانی هاوڵاتیانی تایە بە تایبەتیش لەناو هاوڵاتیانە چین و توێژی پەراوێزخرا و چینی کرێکار و توێژی مامۆستایان خانەنشینانی مەدەنی ئەوانەی کە دەخلێکی معەنیان هەیە لە ژیانە ئەوانە ناکە سەرمایهداری بچووک یا وەسەط یا گەورن کە ئەو بەشە لە سەرمایهدارانی وەسەط و بچووک و گەورە بەشێکی بەرپرسە حیزبیەکان بە تایبەتی لە ناویانە حیزبە دەسەڵاتدارەکان بۆیە ئەمە بۆچی ئەمە زیانی هەیە لەبەرەوەی کە لێرە ئیستقراری اقتصادی نییە هەلی کار وەکو پێویست نییە دامەزراندن چەند ساڵە ڕاگیراوە لە هەمان کاتە بیمەی بێکاری بۆ خەڵک نییە سۆشیال نییە لە حاڵەتێکە ساڵانە 30 بۆ 40,000 کەس دەرچووی زانکۆ پەیمانگاکان دەرەچن لە هیچ شوێنێک دانامەزرن لە کەرتی تایبەتیش هەلی کارکردنیان زۆر بەرتەسکە یەکسانیش نییە زۆر بەتەسکە لە 190 ئیشی دەست ناکەوێت باشە لە حاڵێکی ئاواهیە سەری کارەکە شەر لە کەرتی تایبەتیشە قۆڕغ نەکراوە ینی بەڵێ ئێستا من دێ جارە من لەسەر پێم خۆشە لەسەر تابلۆ گشتێکە قسە بکەم ئەنجامە سەر خصوصیەتی ئەوەی کە چۆن کەرتی تایبەتیش قۆرە کراوە کێشەکە لە ئەسڵا لە قۆرەکردنەکە نییە لای ئێمە وەکو حیزبی شوعی کوردستان ئەم حکوومەتە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە بە بەرنامە نزیک بە 15 ساڵ زیاتر ئەبێ بە بەردەوامی کارگەی چیمەتۆی سەرچنار کارگەی ڕستن و چنینی سلێمانی کارگەی جگەرەکە لە هەولێر چەند کارگەیەکی تر هەبوو لە دووەک کامانە حکومی بوون یەکی نزیکەی 500 بۆ 600 کرێکار و کارمەند کاری تیا کرد و ئینتاجیانە بوو ئینتاجەکانی کۆمەلگای پێ بەهرەمەندە بوو ئەمانیان هەمووی فرۆش بە کەرتی تایبەت ئەنجا خۆشیان حکوومەت هیچ ڕۆڵێکیان نەبینی لە پێشخستنی ئابووری لەوە بەرهێنانە تا فرسەتی کار بخۆڵکێنن ئەمە نە لە نەزانینە نە لە بێپلانیە کە زۆر جار هەندێک لە گەنجەکانمان لەگەڕ حرمەتم بۆیان هەندێک لە سیاسیەکانمان لەگەڵ ڕێزم بۆیان هەڵێن حکوومەتە پلانی نییە نایزانن خەڵکی ناشیاویان خسوود نا ئەمانە زۆر شیاون زۆر باشی لێزانن ئەمانە بە بەرنامە لە چوارچێوەی مەرجەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی لە چوارچێوەی بانکی نێودەوڵەتی هاتوون بە حسابی خۆیان چاکسازی ئەکەن مەرجی سندوقی دراوی نێودەوڵەتی بانقی نێودەوڵەتی بۆ پێدانی قەرز و منحا بە دەوڵەتێک یاخود بە ئیقلیمێک لە ناو دەوڵەتێکە کە هەرێمێکە لە ناو دەوڵەتی عێراقیە ئەوەیە کە ئەبێ ئەم دەوڵەتە ئیسلاحاتی هەیکەلی بکە ئیسلاحاتی هەیکەلی چییە؟ ئیسلاحاتی هەیکەلی ئەبێ ئەم کە ئەم دەوڵەتە خەرجی کەم کاتەوە داها زۆر بکە و دامەزراندن ڕابگرێ و نەفەقاتی حکوومەت کەم بکاتەوانێ لێرەدا ئەمان چیان کردووە هەمووتان ئەزانن کە دامەزراندنیانەوە 10 ساڵە ڕاگرتووە یەکەم شت دامەزراندنیان ڕاگرتووە چونکە لەبەروی بە قانونی خدمەی مەدەنی ناتوانن مۆزەف دەرکەن ئللا ئەبێ لە لیژنەی تحقیقیە بە تەعنێکی مالی ئەخلاقی ئەمنی ئینجا ئەتوانێت لەبەر ئەوە چیان کرد یەکەم دامەزراندنیان ڕاگرت دووهەم هاتن موچەیان کەم کردەوە ئەم موچە کەمکردنەوەیە بە بەرنامە بووە و ئێستا کە ئەم مانگە داویانە و شتێکی باشە ئەڵەن لێبڕی ناکەین بەڵام لە یاسای چاکسازیەکە تەسبیتیان کردووە دەرماڵەکان کەمەکەنەوانێ کە چەند دەرماڵێکی جێگیر و چەندین دەرماڵەی غێر جێگیر هەیە ئەیانوی دەستکاریکەن بۆچی ئێمە دەستکاریەکەن بۆ ئەوەی ئەو داهاتە لە هاوڵاتی کەمکەنەوە ئەم حکوومەتە
ڕێکەوتون ئەو داهاتەی لە ساڵانی ڕابردووە فەرمانبەر و موچەخۆر و کارمەند و کارمەندانی تەندروستی و خانەنشینانی مەدەنی کە هەموو ژیانی خۆیان پێشکەش بە وڵاتە کردووە جارێکی ترم حکوومەتە نایەوێ و خەڵکەوی استیفادە بکاتەوە بۆی ڕوو لە بارەگا حیزبیەکانی خۆیان بکە بۆ یارمەتیدان بۆ هاوکاریکردن بۆ چالاکی کۆمەڵایەتەکانی مەبەستەکە لێرە بۆچی زیانەکە تۆ فرسەتی دامەزراندن ناوی بەگەنجێ بیمەی کۆمەڵایەتیشی نانێ باشە چۆن زەواجکە زەواجی کرد ئە چۆن شوقەیە بگرێتیای بژی مناڵی بێ چۆن ئەمەلیاتی مناڵەیەکە نەخێر ژنەکەی نەخۆشەکەوێت کەرتی تەندروستی خوێندن ئاو کارەبا تەنانەت گەشت و گوزاریش لە پێوەری نێودەوڵەتیە سادەترین مافەکانی مرۆڤە لە جاڕامەی گردردونی مافی مرۆڤ باش بەس ئێستا لە کوردستان هەمویان دراون بە کەرتی تایبەت هەمویان بە بەرنامە حکوومەتی هەرێم خۆی هاتووە خەدەماتی کە حکوومەت تەقدیمێکە لە خەسخانەکان لە کارەبا لە ئاو لە هەمووی کەم کردوێتەوە ئەمەی لێرە لە نەخۆشخانەکانی سلێمانی و هەولێر و دۆگڕەیەکە دروست بووە هیچ خەتای دکتۆر و کارمەندی تەندروستی نییە ئەوە کارمەندی تەندروستی و دکتۆرەکان نی خەریکی تجارەتن ئەوە سیاسەتی حکوومەتە دکتۆرەکە ئیجبارەکە بڕوا لە کەرتی حکومیاگینا دکتۆرە تۆ شوقی بۆ دابین کە سیاری بۆ دابین کە معاشی بۆ دابین کە ژیانی باشی بۆ دابین کە بزانە لە خەدەماتی گشتیە لە نەخۆشخانە گشتەکان تەقدیمەکانیکە ئێستا لە نەخۆشخانەکان ئەوەی ماوەتەوە لە حاڵەتی تەواریەکە ئەڕۆی فریادەکەون ئەویش قۆنا بە قۆناغ لە دوایەوە بێ بڕی بۆ کەرتی تایبەت باشە کەسێک تووشی نەخۆشی درێژقایانە بێ ئیمکانێتیشی نییە چی بکات کەسێک خوێندن لە بەریتانیایە کە دەوڵەتێکی نەشوعیە نەئیشتراکیە نە سۆشیال دیموکراتیشە لە سفرەوە هەتا 11 خوێنکار کوڕی مەلیک بی و کچی کرێکارێکی بەدبەخت بی دەوڵەتی بەریتانیا خوێندنێ بۆ تەواوەکە بە لەسەر دەوڵەت خواردنی ژیانمە بناڵەکانە یارمەتیمە بۆی پامەکە و خۆی بگات لە سوقی ئەوروپی مشتەرەک کە سوقێکی غیرە سۆشیالیستیشە بە سوودیان لە بنەماکانی سۆسیالیستی وەرگتووە چیەکەن دەعمی جوتیارەکەن بۆ لە بەرۆی ئەمنی غیزایی ئاسایشی خۆراک بەنسبەت ئینسانەوە پەیوەستە بە مان و نەمانیەوە جاڕامی گردردونی مافی مرۆڤ ئەدیانەکان ئەدیانەکان قانونی نێودەوڵەتی حەقی ژیانی بە مرۆڤاوە ئەگەر ئەم چوار خزمەتگوزاری لێ ببڕی نا ئینسان ناتوانێت بە ئاسانی بێت دەگەرم وڵا لە سەرکەرتی تایبەتی جای خۆڕکراوە لە کوردستان قسە دەکەین کاکتۆر ویست باسی نمونونەکان بکەیت کەوتو دەستا چوار پێداویستی هەیە بڵین ڕێگاوبانە کارەبایە وزەیە بڵین ژینگەی پاکە لە هەرێمی کوردستانە هیچ لەو پێداویستیانە دابین نەکراون یاخوا گەرەوانە بۆ نمونە کەرتی تایبەت بەڕێوان ببات کێشەی تێدا چووکێسە بەشێک لە وەرپرسانی حکوومەت دەڵێن ئامانجیان بۆن لە پێدانی کارەبا باشکردنی کوالێتێکە لە بوارەکانی تریژ دەڵێن کوالێتێکە باشتر بکرێت خۆی لە ڕاستەیە ئەو بارانە بۆچی گرنگن چونکە حیاتی ئینسانی پێوە بانگە بەڵام ئێوە مە 30 ساڵە حکومڕانی نەبین ئێستا ئەمە گرفتی هەر چوار گرفتەکەیمانێ باش ئەوەی کە لە ژینگەیە گرفتەکەی دروست کردو بەشێکی زۆری لە گرێبەستی نەوتی زۆرێک لە کۆمپانیەکانە هەیە کە ئەبێ قەرەبووی ژینگە پارەی ژینگە بدا پارەی ئەو ڕێگاوبانەش با کە نەوتەکەی پیا گوازێتەوە چکە خراپە بۆ ڕێگاوبان خراپە بۆ ژینگە ئەمە لە بۆ لە عەقدی دووەلیە هەیە لە بەرەوەی ئەزانن ئەو چوار شتە چەند گرنگە ئەو چوار شتە چەند گرنگە بەڵام ئێمە بەداخەوە نەپارەی ژینگانە نەپانی ڕێگاوبان نە هیچ ئەو شتانە لە کۆمپانیا گەورەکانی وەکو نەوتوەر ناگیرێت کەواتە حکوومەت و هاوڵاتی کراوە بە قوربانی کۆمەڵی کۆمپانیا گەورە کە ئەمە خەلەلەکە و لێرە و دەست پێەکە من پێم وایە ئەبێ حکوومەت ڕوئیایەکی وای هەبێ هاوڵاتی تیا سنتەر بێ خزمەتکردنی هاوڵاتی چۆن خزمەتگوزاری بە کوواڵەتێکی باش پێ بگات بە تێچوونێک کە لەگەڵ تێچوونی ژیانە بگونجێت لەگەڵ داهاتی ژیانە بگونجێت ئەمە خاڵێکی زۆر گرنگە وەزائیدەن بە جۆرێک استراتیجی بێت لە داهاتووە بنیەی تەحتی ئەم وڵاتە بەرەو پێشچێک نەک بەرەو دوابچێت ئێمە لە مەوزوعی با نمونەیەک بێنمەوە کە باسی ئەو بەنزیخانەی عقاریم کرد نمونەیەکی تر بێنم ئەم شەقامی بابانە 100 مەترێکە دروستەکرد باش ئەمە شتێکی باشە کەرتی تایبەت و کەرتی گشتی هەماهەنگیەکەن چەند سوودێکی هەیە کەرتی تایبەت لەمەیە یعنی خۆی ئەو پارتنەرشیپە ئەو شراکەتە بۆ چییە لە ڕووی علمیە بۆ ئەوەیە کە حکومەت دەستی بگا بە سیولە بە پارەی کەرتی تایبەت بەڵام زۆر جەوای لێ هاتووە حکومەت ئەچێ پارە ئەیا بە کەرتی تایبەت ئەچێ کەرتی تایبەت نەک کەرتی تایبەت بەداخەوە کۆمەڵک لە شەریکاتی گەورەی حیزبی دەوڵەمەندیانەکە پارەیانەیەاتێ هەموو پارەداریانەکە تەندەراتیان بۆ تەرتیبەکە
گریمان ئەوەش نکات باشە ئەوە دەستێکا بە پارەکەی خاڵێکی تر ئەوەی بە کوواڵەتێکی باش بگا بە هاوڵاتیان چەندین پرۆژەمانێ بەبەی تەواو نەکراوە لیژنەی ئیسلام بۆیان ئیمزا کردووە دەستی خۆش بێ چەندی ڕێگاوبانمانەیە باشە ڕێگا هەیە 20 ساڵە تەواو نەبووە چەند جار بودجێ بۆ خەرج کراوە چەندی خەڵکی تیا مردووە ئەمە کەواتە ئامانجی دۆمینە پێکە ئامانجی سێهەمی ئەو شەفافەتێک کە ئەبێ کەرتی تایبەت بیدا بە هاوڵاتیان لەسەر مەسلەی ئەو شەقامەی کە دروستێکە چەنی تێچێ چۆن تەواوەکرێ کەی تەواوەکرێ و بۆ داهاتوو پرۆژیان چۆنە ئەمە بۆ هەنێ پرۆژە لە سایەنەوەی پرۆژەکەم شەفافەتێژن خاڵێکی تری گرنگ ئەوەیە کوواڵەتی ئەم پرۆژانە چۆنەگا بە هاوڵاتیان باشە ئیتیزاماتی ئەم پرۆژانە لەسەر هاوڵاتیان چییە ئێمە شەقامی بابان شەقامی 100 مەترێ دروستەکرێت تۆ تەسەوڕەکەی بڕی تێچوونەکەی کە بۆی ئیمزاکراوە ئەتوانە زۆر لەوە کەمتر جێبەجێشیکە باشە ئێمە باسی هەولێر و سلێمانی ناکەم باشە بۆ شەقامی 150 و 120 هەولێری لەو مەبلەغە کەمتر بۆ لەوی زیاترە ئەمە پرسیارێکە بۆچی ئێمەمانەوە شەریکەی دەوڵەمەندکەین یعنی منەتی ئەوە کرێ جادەیەکی پان دروستەکرێ بەڵام بەو جۆرە لەسەر هاوڵەتیان بکەوێت دواییش دیسان پارەی هاتوچۆکەی بە هاوڵەتەم بسەرێ بڕۆ لە وڵاتان بزانە ڕێگاوبات چۆن شەراکە لەبەری شەریکی کەرتی تایبەت و حکومەت دروست ئەکرێ بۆ دروستکردنی ڕێگاوبات بۆ دروستکردنی پرد بۆ پاکردنەوەی ئاو ئەمە بێمە سەر خاڵێکی تکە زۆر گرنگە مۆزوعی لە کەرتی بۆ نمونە لە پێدانی کەرتەکان بۆ نمونە پێشتر بڵین نەوت و غاز بە کۆمپانی ناوخۆیەکە هەر ئەوان خۆرخیان کردو کۆمپانی حیزبەکە سوتەمەنی موبایل لە خاڵە سنوورەکە دەرمانە خۆڵ و خاشاکە پێوەری ئاوی ماڵانە قازانجی حکومت لەوە چیە حکومەتی قازانجی کردووە جگەلەوەی کاوڵاتی زەرری کردووە یەکشتا ئەمە لە وڵاتان بۆیە ئەمە ئەکرێ لەبەرەوەی حکومات کەمترین سەرچاوی مرۆیی لەبەردەسایە مۆزەفی کەمە بۆیە ئەمە ئەگوازێتە بۆ کەرتی تایبەت کە سوود لە توانای کەرتی تایبەت وەرگێ بە کەمترین تێچوونی ئیداری کەمە بێتەوە لەسەر حکومت وەزائیدەن وە گوتم بە کوواڵتێکی باشتر بە زەمنێکی کەمتر و خاڵێکی تر دەستی بگا بە پارەی کەرتی تایبەت لای ئێمە حج ئەو چوارمەجییتان نیە حکومت تۆ لە سەدا چەندجار لێرە باسم کردووە لە سەدا هەفتای دەستی کارت لە کەرتی گشتیایە ئەمە هەموو کارمەدە دامەزراندووە خێرە هەرچیشتە کۆکردنەوەی مەقەباژەی بە کەرتی تایبەت یعنی تۆ ئەم هەموو کارمەدە چی لەکەی بۆ وڵاتێکە بێ کە کەمترین مۆزەفی هەیە باشە گریمان ئەوە ناتوانین تۆ ئەو کارمەندانە وەلا بخەی باشە ئەی کوواڵەتی ئەو پرۆژانی کە کەرتی تایبەت کردوێتی داهاتەکەی بۆ کوێ چێزایدە یعنی ئێستا بۆ نمونە هەنێ پرۆژە هەیە ئەو کۆمەڵی قەپان و کۆمەڵە شدێ لە سنوورەکان دانراوە تۆ دەوێت سوود بگاتەوە بە هەوڵاتیان ئەتەوێت سەرئێشی ئیدایی لە حکومت دوورخیتەوە باشە ئەی بۆ داهاتەکەی بۆ حکومت نییە کاکە لە شوێن هەیە لە سادەی بۆ حکومەتە لە سا 15 بە حکومەتە دەست ماچ کراوە بۆی ئەو پرۆژە بدرێ بە کەرتی تایبەت باش ئەگەر کەرتی تایبەت قووەتی بێ ئەو شەریکە گەورە بۆ دەست ماچەکە بە لە سایانەوە بە لە سا 85 پێ ئەدرێ هیچ بۆ حکومت نامێنێتەوە لە کاتێک ئەو لە سا 85 کۆمپانیاکە تەنها لەگەڵ ڕێزما وەک دەڵالێک مامەڵایەکە پارەکە ئەچێتەوە بۆ حیزب ئەچێتەوە بۆ خۆشەغڵ ئەبێ ئەم شتانە کۆتایی پێبێ ناکرێ ئێمە لە کەرتی تایبەتە ئاڵێن ئەمە شەراکەتی کەرتی مۆزوعی کارەبا شەراکەتی کەرتی تایبەت و کەرتی گشتیە بەس لەسەر سنوورەکان ئەمە بە کورتی بە حیزبیکردنی هەموو کەرتی گشتیە بۆیە ئەبێ ئێمە متمانە دروستکەین لەگەڵ هاوڵاتیانە متمانە هاوڵاتیان متمانە دروست کاتەوە متمانەی بێتەوە بەچی بە شەریکاتی گەورە بە کەرتی تایبەت و بە کەرتی حکومت کاکە لە وڵاتان شەریکاتی گەورە سەرمایی نیشتیمانین خەڵک سەرۆکی شەریکەیەکی عیملاقی گەورە و ئەمەزۆن وەکەمانە بەقەدە سەرۆک وڵاتی ڕێز و کەرامەتی هەیە بەڵام تەنەزولیش ناکا بۆ هیچ شتێک تەنەزول ناکا لە هیچ شتێک تەنانەت ئەگەر بێت و مافی هاوڵاتیان بخوێتە دەرز کاکە ئەو لەسەر مۆزوعێکی ڕۆژنامەوانی ڕۆژنامەنووسی وەکو باشخچی هاتە دەنگ سەرۆکی ئەمەزۆن دانانیشە بڵە پارەکە مەکەوێتە مەترسی داهاتەکە مەکەوێتە چکە بە قانون شتەکەی وەرگرتووە و بە قانونیشەکە لای ئێمە بەداخەوە یعنی وای لێ هاتو هاوڵاتیان خەریکە ڕقی لە بازرگانە بچکە بازرگانی نابێ بەم جۆرە بێ ئەبێ بە جۆرێک بێ فرسەتی یەکسان بۆ هەمویان و ئەبێ لە بینی هاوڵات کەرتی تایبەت و کەرتی گشتی تا کە جهێتێک کە سوودمەند بێ هاوڵاتیان سپاسم عوسمان سوارد بە قۆڕکاری یعنی کەرتی تایبەت وڵای خود کەرتی تایبەت هەیە ئەوەی کێشە بۆ کۆمپانیا حیزبەکان بەتایبەت پارتیویەتی قۆڕق نەکراوە بۆ کۆمەڵێک کۆمپانیای سوودای کە پارەکان بۆ حەزب دەکرێتەوە ئەوەی کە هەیە لە کوردستانی عێراقا
بە شێوەیەکی گشتی فەلسفەی بازاری ئازادە هەنگاوندانە بەرەو سیستەمی سەرمایه‌داری کە بازاری ئازادیش کۆ هەیە قۆڕخکاری ئەوە تەواوی کەم فەلسفەی بازاری ئازادە و جەوهرەکەی ئەوەیە کەرتی تایبەتە کەرتی تایبەتیش ئامانجەکەی کەڵەکەکردنی قازانج و پارەیە گوێ بۆ ناداوەی کە بەڕێزی باسی کرد هاوڵاتی یعنی ئینسان میحوەر بێتیایە ئێمە بۆ خۆمانۆکو بیر و باوەڕمان ئینسان میحوەر و ئەسڵە تایە ئابووری گەشە بکە گرنگە ئابووری داهات زیاد بکە گرنگە بەڵام ئەبێ پێبەپێی پێشکەوتنی گەشەی ئابووری ئەبێ گەشەی کۆمەڵایەتی ڕووبە ئێستا لە نەتەوە یەکگرتوەکان بەشێکی گرنگەیە قسمێکی گەورەیە چۆن مافی ژنانێ مافی ئەدیانەکانێ مافی مرۆڤ هەیە مافیەوەیە بەشێکەیە پێی ئەڵێن لجنة العليا للتطور للتنمية الاقتصادية مقابلي أول شيء دروس كلاوة لجنة بالاي قشبيداني كومالاتي دروس كلاوة ناكريه سرمایه زۆر بێ ئابووری زۆر بێ بازرگانی زۆر بێ بەڵام سیرەکەی نەخوێنەواری زۆر بێ سیرەکەی ئایدز زۆر بێ سی نەخۆشی درێژقایان زۆر بێ سیرەکەی کێشەی نەتەوەکان لە ڕووی سیاسی و چارەسەر نەکرا بێ یعنی ئەمەش هەر بەشێکە لە ژیانی کۆمەڵایەتی ئەوانە بچکە پەیوەندیە بە ئەمنی کۆمەڵایەتی خەڵکە و پەیوەندی بە مافی مرۆڤۆیە مەسەلەن سیرەکەی بێکاری زۆر بێ یارمەتیم کوردستان بزەبت ڕەبتیە لەگەڵ ئەو نقطەی کە تۆ باسیەکەی مەسەلەن کێشەی بێکاری حل نەبوو بێ هەژاری مابێ لە جیهانە برسێتی مابێ ئەمەی لە هەرێمی کوردستانە بێ هەردووکێتی یەکەم ئەساسەکەی فەلسفەی بازاری ئازادی سەرمایه‌داریە کە حەزەکەم سەرنجتان بۆ ئەم خاڵە ڕاکێشم ئەم بەڕێزەش و زۆر بەڕێزیش باز لەواکەن لە ڕووی ئەکادیمی و کەرتی تایبەت ئاوا و ئاوا بڕوا بکەن لە ئەمریکای سەرمایه‌داریشە هەر قۆرە خراوە من ئەمەمە بەسم نێ لە دیفاع لە یەکێتی پارتیەکەم ئەمەی لە کوردستانە ئەگوزارێ هەردووکێتی یەکەم بازاری ئازادە لە لایەکی تر لەناو ئەم بازاری ئازادیشە قۆرە خراوە بۆ دوو حیزب لەناو حیزبەکانیشە حەزەکەم بزانی بۆ دوو حیزبە نییە بۆ گروپی دەستڕۆیشتووە لە ناو هەردوو حیزبی دەسەڵاتدار لە سنووری دەسەڵاتی هەولێر لە سنووری دەسەڵاتی سلێمانی کۆمپانیا ئێستا لە حکومەت دەوڵەمەندترن کۆمپانیەکان من بەڵێ ئێستا کۆمپانیەکان لە حکومەت دەوڵەمەندترن کۆمپانیەکان ئەمڕۆ بابەتێکم نووسیوە بەیانی لە جەریدەی ڕێگەی کوردستانە بڵاو بێتەوە بە تایبەت لەسەر ئەم مەسەلەیە کە چۆن گیرفانی حکومەت بەتاڵە بەڵام گیرفانی هەردوو حیزبی دەسەڵاتدار پڕپڕە لێوان لێوە لە پارە لە دینار و لە دۆلار و لە ئاڵتونیش ئاڵتونیش هەیە بەڵێ خەڵک تا ئێستا باسی ئاڵتون ناکە ئاڵتونیش هەیە هەرسێکی لەبەر ئەوە ئەمەی هەیە لە کوردستانی عێراقا حتا ئەو سیستەمە سەرمایه‌داریە نییە کە لە هەندێک دووەلی ئەوروپی ئەمریکا باز ناکەم سوئیسرا باز ناکەم باش چونکە لە ناو دنیای سەرمایه‌داریشە قۆناغ و ئاستی جیاوازەیە لە هەندێکیان لەژێر تەسیراتی کاریگەری ئینسان و کاریگەری بزوتنەوە نەقاویەکانە و کارگەری چەپەکان هەندی قانونیانی ناو نێنشتۆ بازاری جار و قۆرە باش بەس مەترسی و قەڵاوبوونی و کۆمپانیانە لەسەر هەرێم چییە مەترسیەکە مەترسیەکەوەیە کە ژیانی کۆمەڵایەتی و ئابووری خەڵک بەرەو خراپی ئەڕوا لە حاڵەتێکیشە هاوڵاتی قۆڕکاری سیاسی شیری دەکەوێتە لێرە لەمەوە سەربا بۆ ئەوێ کاتێکە لە کۆمەلگایەکە لە بواری ئابووری و لە بواری کۆمەڵایەتی و ئەوانە کۆمەلگا بەرەو دواوە هاو خەڵک برسی و خەڵک هەژار بوو خەڵک دەستی نەگەشت بۆی بچێت بۆ دەورەیەک فێری زمان بێ خەڵک پێشکەوتنی تەکنۆلۆژیای بەخۆیەوە نبینی تەتەور لە کۆمەلگا ڕوونایە کە تەتەور لە کۆمەلگا ڕوونایە بەرهەم زیاد ناکا بەرهەم زیادی نەکرد حتا دەخلی گشتی زیان نابێ حکوومەتەکە دەسەڵاتدارەکە خۆی زەعیفە بێ بەڵام کۆمەڵی نوخبە لەناو دەسەڵات نوخبە نا کۆمەڵە دەستڕۆیشت و سیاسی و حیزبی و سەرمایه‌دار لەناو کۆمەلگاکە گەشە ئەکەن پێ بەپێی ئەمە کۆمەلگا ناچێتە پێشەوانێ ئەلەم حاڵەتەیە کۆمەلگا زەرەرەکە و حتا ئەمە زەرەری هەیە بۆ ئەوەی کە کاتێک ئینسانی کورد ڕوبەڕووی زوڵمێگە بێتەوە لەلایەن دەوڵەتی عێراقەوە یا لەلایەن هەر ناوەدێکی تری ئیقلیمی و کە لە مەنتیقەکەیە چونکە قۆناغی سیاسی هەرێمی کوردستان هێشتا لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی دیموکراتیایە خۆ ئێمە بینیمان ملەتی کورد تەنها ئەو نەیوت وتی ئێمە ئەمانەوێ بەسەر بەخۆ بژین تەنیا و نەیوت عێلاجی نەکرد هاتنە سەر دووس خوڕمات و هاتنە سەر کەرکووک ئێران دیفاعی لێکردن ئەمریکا چاوی لێ نوقان دەوڵەتی عێراقیش هاتە سەرمان تەنها ئەمە نەیوت هیچ تری نەوت لەبەرەوە هەموو دەقیقەیەک ملەتی کورد تەنانەت ئەگەر لە جانبی نیشتیمانی و نەتەوەیشەوە سەریکەی کەوتووەتە بەردەمی بەرداشێکی ئەم دەوڵەتە تاگڕەوانە بەڵێ ناوخۆیەکە ئەم دەوڵەتە دەرەکیانەوانێ و دەوڵەتی عێراقیشەوە ئەنجا لێرە چی یارمەتی دەرە بۆ ئەوەی کە هاوڵاتی ئیرادەی زەعیفێ هاوڵاتی ئیرادەی ئینتیبای نیشتیمانی لاواز بێ من لەگەڵ ئەو ڕعانیم هەندێک کەسەڵێ لەناو گەنجەکانمانە لەناو خەڵکە ئینتیبای نیشتیمانی نەماوە نەماوە
بەس ڕەنگە زەعیف بوو بێت سەبەبەکەی چییە؟ ئەبینە دەسەڵاتەکەی نەوتی هەیە دەخلی ناوخۆیی هەیە گازی هەیە مساعداتی نێودەوڵەتی هەیە بودجەی عێراقی هەیە زەریبەی زیاد کردووە معاژێک و خۆی نایە سەیرەکەی هێشتا خزمەت گوزاری کەمە موچە کەمە بێکار زۆرە هەژاری هەیە ئێتەمە لەم حاڵەتە ئینسانە ئیرادی زەعیفە مرچەنە بە خۆشحاڵن ینی ئێستش خەڵک لە کوردستان عێراق زەعیف نییە ئیرادی دەگەڕێم وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد و دەگەڕێنی وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگین و بەهێز و تەندروست دەکات. پرچ قورس و خاو دەکاتەوە. ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان. چارەسەری پرچی سوتا و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. زۆر گرم بۆ لای بڕێزت سەبارەت بۆی کە پێدانی ئەو کەرتان هیچ کاتێک بڵێن گەندەڵی کەم بکرێتەوە خزمەت گوزاری زیاتر کردووە لە هەرێمی کوردستان ئەو کەرتانی بۆ نمونە ئێستا لە بواری تەندروستیا بێ لە بواری بڵێن گواستنەوە گەیاندنا بێ لە بواری نەوتوغازا بێ خاڵە سنووریەکانە بێ وڵی بەداخەوە کاک حەکیم خۆی ئەو شتانی کە درێ بە کەرتی تایبە زۆر جار کوواڵەتەکەی هەمان کوواڵەتیە و بەڵام تێچوونێکی زۆترە خاتە سەر هاوڵاتیان ئێمە گەل لە کەرتی تەندروستیشەوە دەست پێ بکەین ڕاستە پرۆسەیەکی ئیداری قورسە مەوزوعی کەرتی تەندروستی بەڵام ئەبینین بە هەر بە ئەنقە زۆرێک لە نەخۆشەخانەکان پەک ئەخرێن و ستافەکانیان ئەبرێن بۆ شوێنی تر وەزایدەن ئیتمامە پێ نادرێ و بە ئەنقە زۆر جار بێڕێزیش بە نەخۆشەکرێ لەلایەن هەندێک خەڵکە و بە تایبەتی ئەچێنرێ لەو شوێنان تەنها بۆ ئەوەی کە نەخۆشخانە ئەلیەکان ئێمە با ئێمە ئەم هۆشیاریش بە غەڵەت بڵاو نەکەینەوە لەگەڵ ڕێزما بۆ ئەم برای بەڕێزم یعنی ئێمە ئەبێ شەریکاتی گەورەی حیزبی جاکەینەوە لە کەرتی تایبەت
کابرا دووفاوڕێ کەسێک مامە پیرەیە گەنجێک لە دوکانێکی هەیە لە بازار ڕاشتە فرۆشێ ئەمە کەرتی تایبەتە. کابرای گەنجێک کۆمپانیایەکی 5 کەسی دامەزراوە بە حەڵاڵی پارەی خۆی پیا ئەکا و گەنجێکە هاتوچێ وڵاتانەکە ئەمە کەرتی تایبەتە. چۆن زوڵمێک لە هاوڵاتێکی فەرمانبەر کراوە زوڵمیش لەو کراوە، بەڵام ناکرێ ئێمە هەموو کەرتی تایبەت تێکەڵکەین و کۆمەڵێک شەریکاتی گەورە کە دەستیان تێکەڵ کردو لەگەڵ حیزبەکە هەموو کاراسانێکیان بۆکرێ ڕێگەیان پێدراوە قۆڕەخکاری بکرێ پرۆژە گەورەکانی ژێرخانی ئابووریان ئەدرێتێ کە تێچوونەکەی زیاترەکەوێت لەسەر هاوڵاتیان و کوواڵتەکەی باشتر نابێ و زۆر بە درەنگتر تەواوە بێ. ئێمە ئەمە بینێنە ناو بازنەی کەرتی تایبەت لەگەڵ هاوڵاتێکی سەرجادە. حەزەکەم وەڵامێک بۆ ئەم برایە کە خۆی حەزەک بەوکو زانیاریەک یعنی بگەین بۆی ئێمە زانیارەکان بە غەڵەت نەڕوە کە ئێمە نابێ ڕقی ئێمە لە کۆمەڵی شەریکات و کەبوون بە حیزبی و دەستیان ئەگیری ئەوانەی کە لە پێشوا باسم کرد کە کۆستەکانیان زۆرترە لەسەر هاوڵاتیان بین ئێمە ڕەفزی کەرتی تایبەت بکەین. سین کە وڵاتێکی کۆمونیستیە باشە، وڵاتێکە سەرمایهداری نییە، وڵاتێکە سۆشیاڵ نییە. بەپێی داتاکان لە ساڵی 1950 تا 2015 بۆی بێن بە ڕقم قسەکەین. لە ساڵی 1950 لە سا 18 دامەزراندن لە کەرتی تایبەتا بوو، یعنی کەرتی تایبەت ئەبووە هۆکاری دامەزراندی لە سا 18 هاوڵاتیان. لە ساڵی 2015 مە بەرز بۆتەوە بۆ لە سا 87 هاوڵاتیانی سین لە کەرتی تایبەتە دامەزراون. سەرچاوی دامەزراندی لە سا 87 هاوڵاتیانی سین لە کەرتی تایبەتە. باشە هەناردەی بەرهەمی سینی لە سا 34 بوو بە لە سا 88. باشە لە سەدا 60 یعنی گرۆس دۆمەستیک پرۆدەکتی پێوت یعنی بەرهەمی ناخۆی سین بەهۆی کەرتی تایبەتەوەی لە سا 70 داهێنانەکانی سین بەهۆی کەرتی تایبەتەوەی. بەس ئەو کەرتی تایبەتی ئێمە نا لەوێت دوو گەنج لە ماڵێکە خەریکی ئیشی حکومەت دامیانەکە گرنگی کەرتی تایبەت ئەزانێ. وڵاتێک و کۆمونیستی سین ئەزانێت کەرتی تایبەتەوە نییە مۆزوعەکە بکرێ بە ئایدۆلۆژی وڵاتێکی شوعی بڕای بە کەرتی تایبەت نییە و بڕای بە سەرمایهدار نەخێر. ئێستا سین هەر بە کەرتی تایبەتی کارێکی کردووە زۆری بۆ ئەمریکا هێناوە، زۆری بۆ ئەمریکا هێناوە. زائیدەن لە سایە ئێستا لە سایە هەشتای هۆکاری دامەزراندن لە سینا بەهۆی کەرتی تایبەتەوەی لە سەدانەوەی فرسەتی هەموو جۆبێک هەموو کارێکی نوێ لە سەدانەوەی کەرتی تایبەت دابینەکە لەکوێ لە سین. ئەمە بۆچی ئێستا وای لێ هاتووە گەشەی ئابووری سین دوو لە سەرسێ بۆی کەرتی تایبەتەوەی بۆی ئەوە نییە حکومت بێدە سەکە لەسەر چییە؟ ئاخر ئەمە قسە گەشەی ئابووری قسەکە لەسەر ئەوەیە کە سین ڕوئایەکی هەیە چۆن پێش ئەمریکاکەوێت. ئەمریکا ڕوئایەکی چۆن پێش سین کەوێت و نێڵە سین پێشی کەوێت. بەڵام ئێمە ڕوئیامان چییە؟ ئێمە ڕوئیامان هەیە چۆن فڵان کەس دەوڵەمەندکەین. ئێمە ڕوئیامان هەیە چۆن بتوانین تەندەرێک لە حکومەتەوە بێنین فڵان کەس هەڵتۆقێنی. ئێمە چۆن وا بکەین پرۆژەیەکی شەقامی فڵان بۆسێنین بۆ ئەوی بڵێن پارە نییە بین دانیشین لە سەروی تەندەرەکەەوە 50 ملیۆن دلاری تریش تەرخان کرێ بۆ بجەکە. کەواتە ڕوئیەکان فەرقەکات کە گرفتەکە لە میکانیزمەکانە نییە، گرفتەکە لە ڕوئیای حکومەتی ئێمە ڕوئیای نیشتیمانی ئێمە ئەم حکومەتە کاتۆ کۆمەڵە چاکسازی بەدەسەوێت. ئەبێ بزانین هاوڵاتی لەکوێ ئەم چاکسازیانە. من ئەمنم بۆیە باس کرد بۆ ئەوی ئێمە ئەم مۆزوعانە بەدەر لە ئایدۆلۆژیا مناقەشەکەین چونکە هاوڵاتی ئایدۆلۆژای ئێستا ناوێ. هاوڵاتی ئێوێ بزانێ ئاوی پاک لەکوێیە، کارەبای 24 ساعتی کەی بۆ دابی نەکرێ، چۆن زستان دیسان خەمی نەوتی سپی نەخوا، چۆن بێت و جارێکی تر نرخی بنزین بەرز نەبێتەوە. هاوڵاتی جارێ ئەمەی ئەوێ. بەڵام بەداخەوە ئێمە ئەبێ وا بکەین هەم معلوماتەکان وە خۆی بگەێنن و هەم لەگەڵیشا دەستخینە سەر ئازارەکان. بەراورد من هەمیشە وتومە ئەبێ ئەو تیۆرش فەشەل پێبێن. ئەگەر لە سلێمانی بین نەتوانین باشەیەکی هەولێرکەین، لە هەولێر بین نەتوانین باسی باشەیەکی سلێمانیکی بڵێن وڵا ئەوە سەر بە پڵان نە. من لێرەوە ئەڵم ئەبێ ئەوەی لە سلێمانیایە هەر هەمووی هەوڵ بە ئیستیفزازی سلێمانیکە بۆ ئەوەی بە هەولێر بۆ ئەوەی ناچار بێ خزمەتکە. ئەوەی لە هەولێر ئیستیفزازی هەولێرکە بۆی بە سلێمانی بۆ ئەوەی ناچار بێ خزمەتکە. لە هەولێر باسی پارکی هێواری شارکەن، هەولێرەکان باسی چاڤیلاندکەن، هەولێرەکان باسی کۆمەڵە شتکەن بۆی لە هەولێر بکرێ. لە سلێمانی ئەبێ باسی شەقامی 120-150 بکرێ، ئەبێ باسی ئەوە بکرێ بۆ سەرشەستەکانی سلێمانی هەمووی زەرد بوون. لە کاتێکە ئەمە لەسەر سنوور ئەم هەموو داهاتە ئەچێ بۆ کوێ؟
ئەبێ ئێمە بەڕاستی بە ئەنقەز بوو ئەبێ منافەسەیە لە بینی خزمەتگوزاری لە سلمانی و هەولێرا دروست بکرێت نەک ئەوەی ئێمە بترسین وڵات بڵێ سەر بە فلان و سەر بە فلانە بە مەجموع لە حکومەتی لە هەرێمی کوردستانە ئێمە هەتاوەکو وێنە و ڕسمی حیزب لەناو حکومەتا کاڵ نەکەینەوە بە دڵنیایە دۆخەکەمان باشتر نابێت ئێمە ئەبێ هاوڵاتی ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان ڕسمی هاوڵاتیانە لەبەرچاو بێت ڕسمی نیشتیمانیان لەبەرچاو بێت وەزائیدەن مێژوی خۆیان لەبەرچاو بێت داهاتی خۆیان لەبەرچاو بێت نەک ئەوەی کە ئێمە بیر لەوە بکەینەوە یعنی ئێستا وای لێ هاتووە یەکشت پێ بڵم لەوانە باوەڕ نەگەیت تو تەسەوەرەکەی شەریکاتی گەورە هەیە لە هەرێمی کوردستانە کاندیدی هەیە بۆ پەرلەمان کاندیدی هەیە بەڵێ کاندیدی هەیە زانی کارگەشتەوە ئێمە ئەبێ ئەم شتانەوا لێ بکەین ئەمە نازانم ئەگەر جەنابیش لەوانەیە ئەمە ئەزانێ ئەبێ ئەمە ئەم شتانە کۆتایی پێ سپاس دەکەم سەبارەت بە هەری کار پێشتر باسمانەوە و کۆمپانیا حیزبیانێک کە پارتی ویکێتی هەری کار کە قۆڕکەوە یەکسانی شەیە یاخود بڵێن لە وەرگرتنی پرۆژەکانە هەرێکی یەکسان هەیە بۆ وەرگرتنی پرۆژەکان ئەگەر بدرێ بە کەرتی تایبەتە هەری یەکسان بۆ هاوڵاتی دابین ناکرێت چ لە بینی فەقیر و هەژار و دەوڵەمەندان چ لە بینی خوێنوار و نەخوێنوارە چ لە بینی حیزبی و غێرحیزبیە ئەمە یەک دوو هەم سەبارەت بەم نوقتەیە ئەم لە حەزاتانی کاکەڕان زۆر ڕاستە ڕەخنەکانی لەسەر جوزئیاتی کەرتی تایبەتە بەس ڕەخنەکانی ئێمە لەسەر ئەسڵی کەرتی تایبەتە کەرتی تایبەت کری کەمەیە بەکرێکار کاری زیاتری پێکە ئینتاجی زیاتری لێوەرەگرێ نمونەی سین نمونەیەکە نموزەجێکی باشە لە هەندێک ڕۆوە بەڵام مرج نییە نمونەیەکی ئەوەل و ئەخیرێ بۆ دنیا بەڵام ئەوان هاتوون کەرتی تایبەتیان محدود کردووە ئەم کەرتی تایبەتەیە شەریکات ڕێگەی پێەیە هەڵێ بێ و نەکرێکارم بۆ ئیش پێ بکەی کرێکەی لەوە کەمتر نەبێ زمانی ئیجتیماعیە بێ حیاتی ئاوا بێ ئەنج هاتووە ئەسڵ لای ئینسان ئەسڵ لە سین لای ئابووری ئینسانە نەک ئابووریە جیاوازەکە لەوایە بەڵام سەر کوردستان نمونی باس کرد وەڵامە بۆ من ئەخر وەڵامە بۆ من ئەبێ ڕوون کرێتەوانێ یابان کەرتی ئابووری بچووکی هەیە ئێمە دژی کەتی ئابووری بچووک نین کەرتی ئابووری بچووک جیاوازە لە کەرتی ئابووری تایبەتی بەرفراوان ئەمە هەیە لە کوردستانە هەم کەرتی تایبەتی بەرفراوانە هەم قۆرەخکاریە ئەوەی کە باسان قۆرەخاری حیزبیە قۆرەخاری سەرمایە لەگەڵ ئەوەشە مەسئلەیەکی تایبەتیە کەرتی تایبەت زیاتر بۆ قازان چاوڵەیە هەم کرێکاری سیفادەی لێ ناکە کرێکار بەشی زۆری کۆمەلگا پێگەێنێ کری کەمێنێ کاری زۆری پێکەن زمانی ناکەن بەڵام ئەگەر لە دەوڵەت تا بێت دەوڵەت ناچارە بە قانون و بە ئیلتیزاماتی دەوڵەتی ئەمانە جێبەجێکە ئەمە خاڵێکێتی خاڵی دوم لە کۆی گشتیە ئەم کاتە ئابووریە ئەبێت تێبگەین حکوومەت هێرێمی کوردستان خۆی مۆزەفیەیە لە وەزارەتی مالیە بۆچی قەپانەکەی باشماخەیە بە کەرتی تایبەت بۆچی لەبەری کۆمەڵی خەڵک قازان بچکە ئەمە مەسەلەکەیە لەبەرەوە فەلسەفەکە لە ئەسڵا فەلسەفەی بازاڕی ئازاد کۆکردنەوەی قازانجە کۆکردنەوەی کەڵکردنی سەرمایەداریە ئێمە نەقدمان هەیە لە فەلسەفەکە کە بەڕێوەیە بات ئەمە ئەسڵی مەسەلەکەیە بۆیە لە لای ئێمە جیاوازیەکە لەگەڵ هەندێک ئەو کەسانی ئەکادیمین مامۆسای زانکۆن ئەوەی ئەوان لە جوزئیاتی کەتی تایبەت تا ڕخناگرن ئێمە لە ئەسڵایگەی لە ناوەڕۆکەکەی باشە بەس سەبارەت بۆی کار پێویست بە کەرتی تایبەت وتەبێژیەکێتی و بەڕێنەران باز لەوە کە 13 ملیاردێری دۆلار هەیە 10,000 میلیۆنەری دۆلار هەیە ئەمە بە چی دروست بووە لە کوردستان لەسەر حسابی چی دروست بووە یەکان بەهۆی کەرتی تایبەتەوەیە بەهۆی یاسایەوە بەرهێنانەوە دووهەم ئەو جوزئیاتی کە کاکاروان باسی کرد گەندەڵی ناشەفافیت کۆنتڕۆڵکردنی ئابووری بازرگانی هەموو بوارەکان لە دەستی کۆمەڵی خەڵکە ئێستا کێشەکە لەوەیە لە جیهانی تازەیە مەسەلەکە ئەوە نییە خەڵک لەوانەیە کاکاروان ئایدۆلۆژیای قوبوڵ نەبێ بەس خەڵک ئایدۆلۆژیای قوبوڵە چونکە ئایدۆلۆژیایەکەیە هەڵێ ئینسان برسی نەبێ ئینسان تینووی نەبێ ئینسان جلوبەرجی هەبێ ئینسان خانووی هەبێ مارکس باسیەوە کاڵە ئینسان بێ مەسکەن و مەلبەس و مەئوا کاکە کە باسی کردڵە کۆمەلگای نێودەوڵەت چوارشت باسەکە بە 150 ساڵ لەمەوە پێش مارکس ساڵێ مەسکەن و مەلبەس و مەئوا نەبێ ئینسان ناتوانێت بیر لە سیاسەتیش کاتەوە مەسەکەم لێرە چییە ئەخرمە ڕەبتە لەگەڵ قەزیە بانەسی سەرمەسەری ئایدۆلۆژی و بابەتێکی ڕەبتە ئایدۆلۆژیایەکێ بە قوربانم زۆر باش ئەمەی تۆ باسیەکەمان زۆر کەمەوە جەناب تەڵی کوردستانی عێراق ئابووریەکەی کۆنتڕۆڵ کراوە وانە ئەڵی بە حیزبی کراوە وانە بۆچی ئایدۆلۆژیایەک هەیە ئەمە دروستەکە باشە سەبارەت بە حکومەتی ئایدۆلۆژی لە نەقدی ئایدۆلۆژی گرنگە اینجا بین ئایدۆلۆژی حکومەتیەکەینەوە وەکو کاکاروان بیگۆنجینی لەگە سەردەمەکەیە
بوار بە کەرتی ئابووری بچووک بین وەرە مەسەلە حکومەتێ ئەو کارەبا بە کەرتی تایبەت با دروستکردنی ئەمە بە کەرتی تایبەت با دروستکردنی مۆبایل بە کەرتی تایبەت با دروستکردنی کامێرە بە کەرتی تایبەت با دروستکردنی تیارە بە کەرتی تایبەت بەس تۆ ئاو نەخۆشخانەی هیوای بە کەرتی تایبەت کابرا توش قسەیەکی ئەم بە ڕێزاڵەکی ئەڵێ کەرتی تایبەت ئەوەی باشە کوالەتی بەرزەگاتەوە کاکە لە ئەسڵ نەڵێ ئەبێ کەرتی کوالەتی بەرزکاتەوە ئەبێ مەفروزە وابێ نەموتەوا بووە بڵین وایە من مەفروزە بێ وابێ ڕخنە قسەکەی جەناب حەقی خۆت ڕخنە بەس ئەڵام بۆی باش تێ بگەین مەفروزە کەرتی تایبەت کوالەتی باش بە کەمترین کات بە کەمترین تێچوون خزمەتگوزاریی باش بەڵام ئێمە سەرمایه‌داریەوە نییە بەڵام ئەم چوارشتە نە لە ڕێگەوبانە نە لە ئاوە نە لە وزا نە لە ژینگا بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان فراهم نەکراوە باش لە کاتمان زۆر کەماوە بۆی هاوڵاتی استفادە لە قسەکانی زۆر بە کورتی وەکو دوا پرسیاج حکومەت بۆ نمونەگەر هەموو شوکارانەدا بە کۆمپانیەکانی خۆی ئیشی چییە چی بکە بە کورتی بێ سپاس دەکەم بەس پێشەوە ئەو تەوزیح بچووکەران ئەم قسانی کاکاران تا ئەو شوێنەی کوالەتی بەرزبێن نرخی کەم بێەوە بێ ئەوە بێ لەگەڵیان تا ئەمە تەواوە لەگەڵیان بەس کێشەکە لە ئەسڵە هەر ئەمە نییە کاکە کاروان کوالیتەکەشی بەرز بێ کرێک وابێ ئەگەر کەسەکە پارەی پێ نەبێ بچێ بۆ خەسەخانە کری نەبێ پەیوەندی بە ژیانی ئابووری ئاخر ئەزان ئێمە باسی موچەمان کردو بەڵێ بێ ئێمە چەند جار لەم بەردامە وتمانە سەریکە نەنا ئێمە لەم بەندامە کاک حەکیم شا چەند جار وتمانە ئەمەی لێبڕینی موچە زوڵمە ئەسڵەن تەنها بەداهاتی سەر سنوور ئەتوانی لێبڕینی موچە نەهێڵن بەڵام تۆ نەقدی کەرتی تایبەتەکە هێڵی کوالیتی وەڵا نەقدی گەندەڵی ئەەکەی نە حیزبەکانە لە کەرتی تایبەتە لە بندیوارە کە هەموو حیزبێگەیەتی تۆ یارمەتیمدا مەچۆ بۆ حیزبایەتی تۆ باسی ئایدۆلۆژیاک باشە کاتمان نەماوە وەکو دوا پرسیار جوانی کردڵێ تەشویهی وشیاری کۆمەلگا تێ نەدرێ ئەوەی وت ئێمەمانان وشیاری بە کۆمەلگای یارمەتیمدا باشە با بینی سەر حکومەتیە وەکو دوا پرسیار کاتمان نەماوە باش دێمە سەر حکومەتی بڵێ هەموو وەزارەتە ئەم وەزارەتە بۆچی ئەگەر خزمەتگوزاری ئەمە لێ هەماشتا حکوومەت هێرێمی کوردستان مۆزەفێکی زۆری هەیە بەپی قانونی خدمەت دەنی تەعیینی کردووە مەفروزە ئەم هێزی کارەکە لە حکوومەتە لە کەرتی گشتیایە بیخاتە گەڕ ئابووری پێ بە باشکە گەشەی پێ بکە بۆی خەڵک استفادەی لەکە بەس نەیکردووە ئەمە ئێمە قسەکە لێرایە ئەگەر کوالیتی لە کەرتی تایبەتە بەرزیش بێ بەڵام هاوڵاتیەک دانە بەزرابێ سۆشیالی نەبێ لە کەرتی تایبەت کاری نەبێ ناتوانێت جلو بەرزکرێ ناتوانێت کری ئینسان لە چەسانەوەی ئابووری ڕزگار کرێ خۆی لە هەرێمی کوردستان ئێمە بۆچی ئەو مۆزوعی کە بارەچینەوە سەرەوە بە کوردی بۆی معلوماتەکانەوە خۆی بگات ئەمە مۆزوعی جزئی نییە مۆزوعی اقتصاد مۆزوعێکی پێڕەفتە بە سیاسەت و بە ژیانی هاوڵاتیان بەڵێ لە هەرێمی کوردستانی اقتصادەکەم اقتصادێکی ئیفلیجە و هاوڵاتیان سوودی لێوە نەگرتووە موچی هاوڵاتیان بەشی ئەوە ناکە ژیانێکی پڕ لە کەرامەتی هەبێ بەڵام لەگەڵ ئەوەیشە من ئەڵم ئەو گەندەڵی کە بە ڕێزیان بە باسی گەندەڵی و شەفافیت و کۆمەڵش بە جزئیات دەزانێت بەڵێ گەندەڵی سەری هەمووی خواردووە و سەری حیزبەکانیشی خواردووە پێم وایە ئەبێ حیزبی شوعی و حیزبی ئیسلامی و حیزبی فلان و فلان هەمووی ئەگەر لە خۆیانە دروستیان دەست پێ بکەن هەمویان بەقەدر خۆیان بەشی گەندەڵیان بەرکەوتووە ئیتر بە بندیوارێگری بە کۆمەڵە شتێگری ئەوەی کە لەم هەموو ئەم بینە کە هیچ سوودی وەرنەگرت و زەرمەندە هاوڵاتیان ئەم قسەیە مامۆسای ئەکادیمیت بم پێوەرە هەڵەی لەبەروی من تەنانەت ڕخنەیەکم لە جوزئیاتی من ڕخنەم لە گەندەڵی و تەنانەت لە گەورەبوونی وێنێ حیزبە لە ناو ئێمە هەر گەندەڵێڕەکەم بۆ دەستەژین تۆ بێ مەقایسەی ئیسلامیەکان و حیزبی هەمووی نەک هەمووی یەکێتی و پارتی هەڵەیقارانم نەکردو هەمووی بندیواری هەیە ئێوە لە خۆت قسەکە لەسەر چیە ئەسڵەن پەردەپۆشی کۆمەڵی کێشەی گەوریان پێکردووە کەوتە خراپە قۆرەخکاریە ئەسڵەن من پێت بڵم هەندێک لەم ئەکادیمیستانە چوونەتە خزمەتی کەرتی تایبەتەوە کەرتی تایبەت زوڵم لە هاوڵاتیەکە ئێمەش لەگەڵ کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان لەبەرەوەی وێنەی ناشرین کرا باشە من یەک پرسیارە قسەکەی منە تەلەبە تەخەڕوجەکە نەدا ئامەزرێ نە سۆشیالی هەیە نە لە حکومەت تەعیینە حتى دامەزرێ
من ناڵم تۆ ئەڵێ نوێنەری حکومەت قسەگەم من ئێمە چەند بەرنامە ئەەکەین لەسەر ئەمە ئەکرێت کەرتی تایبەت نییە سۆشیالی نییە حەزەکە کوالیتی دەرمانەکە و کوالیتی جلوبەرگەکە و کوالیتی خانۆکە باش بێ کە پارەی پێ نەبێ بەچی بیکڕێ ئەوە زوڵمە نەقدم لەمەیە کەس گومانی لەوە نە بابە جزئیات نییە گەندەڵی جزئیات نییە ناشەفافیت جزئیات نییە سپاسان دەکەم وەکو ئیسلامیەکان نە بندیواریان هەیە نە بەشێکی هیوادارم کەمە ناکەم سیاسی لە عێراق و کوردستان هیوادارم وابێ هیوادارم وابێ سپاس بۆ بینێدانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ